ئێوەی ئافرەتان کاتێک کە دایکتان ئەمرێت کە کاتێک ئەزیزێکتان ئەمرێت بە شێوازی خەم ئەخۆن، بە شێوازیەوە تەرکی دنیا ئەکەن، واز لە پیاوەکانیشتان دەهێنن، یعنی ئیتر بە دەوری پیاوەکانتان نایەن، خزمەتی ماڵەوە ناکەن، ئیتر واز لە سەفەر و لە سیاحەت و لە بازاڕ و لە جلوبەرگ و لە هەموو شتێکە هێنن. ئەمە غەڵەتە کە دوو ڕۆژتر ئەو پیاوە مەیلی نەما بۆ لای تۆ هەچەندێ بڵێ من کە ئافرەتێکی باش بووم، من چەندێ تۆم خۆشوی، تۆ بێسفەت بووی، نا، ئەوە تاوانەکە تاوانی تۆیە. مامۆستا من تقریبەنەوە دەبتە 5 مانگەدا کە وەفاتی کردێ. سەلامەت بی مامۆستا، خەوشت هیچ خەوشتم نەمایە، هەموو شەوە گریان هەتا سبێنێ، یعنی ئێستا یەک لای چاوم لەسەریدا نایە، چاوم هەر نابتەوە. و کاتێک فاتحەی لە بۆ دەنێرم زۆر چاردەورەکەم پێم دەڵێن فاتحە لە بۆ مردی ناڕوە، ئەو شتەوەیە. تۆ چی ماڵەوە یان زەواجت کردووە؟ نا، زەواجم کردو مامۆستا. بەخوا بەزیادە، مادام زەواجت کردووە، من لێرەوە پەیامی بۆ هاوسەرەکەت ئەنێرم، ئەبێ هێندە خەمت لێ بخواوە، هێندە نازت واتیە کە ئەو فەراغی دایکت بۆ پڕکاتەوە. شتا لەو کاتەیە، لەم کاتەیە کە تۆ ئێستا تووشی ئەو ناڕەحەتیە بوویتە، مێرد لەم کاتەیە، هاوسەر لەم کاتەیە ئەبێ بۆت قەرەبوو بکاتەوە، بە فریاد بێت، یارمەتیت بات. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، تۆ قورئان بخوێنیت، سیرکە قورئان بخوێنی، هەر چاکەیەک بکەی، هەر سەدەقەیەک بکەی، بەشێکی بۆ دایک دەڕات. باشە؟ چکە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم کاتێک کەسێک بێت هەموو کردەوەکانی ئەپشرێ، هیچ کردەوەیکی بۆ ناڕوە ئیلا سێ کردەوە دەبێت. یەکێک لە کردەوەکان مناڵێکی ساڵحی هەبێ، ئەم مناڵە دوعای بۆ بکات، ئەم مناڵە قورئان بخوێنێ، ثەوابی ئەم قیراءەتەی ئەم قورئانەی بۆ دایکی بنێرێت، بۆ باوکی بنێرێت، سەدەقەی بۆ بکات، دوعای خێری بۆ بکات. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت دایک و باوک لە گۆڕا شوێنیان خۆشە بێت، باشە لە قیامەتا شوێنیان خۆشە بێت، پرسیار ئەکەن ڕەب العالەمین، باشە ئێمە پێشتر شوێنمان ئاوا نەبوو، شوێنمان ئاوا خۆش نەبوو، بۆ ئێستا شوێنمان ئاوا خۆش بوو؟ خوای گەورە ئەفەرمێ ئەم مناڵەکەت دوعای بۆ کردی، مناڵەکەت سەدەقە و خێر و خێراتی بۆ کردی. ئەنجاکەوە کوتم وردە وردە ئەبێت هەم دوعای خێری بۆ بکەیت و هەم ئەو قەزەیەش لە بیر خۆت بەریتەوە. من طبعا دایک شرینە، باوک شرینە، ئەزیزەکانمان شرینن، لە بیرمان ناشنەوە، بەڵام وردە وردە وما کان ربک نسیە، بەس خوای گەورەشتی لە یاد ناچێت، ئەبێ وردە وردە هەوڵ بدەیت تاڵی کەیتەوە و پیاوەکەشت بێناز نەکەیت، چونکە ئەو پرسیارم بۆ یەکێت، ئەو پرسیارم بۆ یەکێت ئەگات لێ بێت. جاری وان هەیە ئێوەی ئافرەتان کاتێک کە دایکتان ئەمرێت، کە کاتێک ئەزیزێکتان ئەمرێت، بە شێوازی خەم ئەخۆن، بە شێوازیەوە تەرکی دنیا ئەکەن، واز لە پیاوەکانیشتان دەهێنن، یعنی ئیتر بە دەوری پیاوەکانتان نایەن، خزمەتی ماڵەوە ناکەن، ئیتر واز لە سەفەر و لە سیاحەت و لە بازاڕ و لە جلوبەرگ و لە هەموو شتێکە هێنن. ئەمە غەڵەتە کە دوو ڕۆژتر ئەو پیاوە مەیلی نەما بۆ لای تۆ هەچەندێ بڵێ من کە ئافرەتێکی باش بووم، من چەندێ تۆم خۆشوی، تۆ بێسفەت بووی، نا، ئەوە تاوانەکە تاوانی تۆیە. تێگەی؟ ڕاستە دایک عەزیزە، دایک لە چاو شرینترە، کاتێک کە دایکت ڕۆیشتووە، بەڵام مانای ئەوە نییە ژیان لە ماڵ و ناڵە تێک بیت، ژیان لە مێردەکەت تێک دەیت. ئێستا ئافرەتی وا هەیە لەبەر ئەوەی کە دایکی مردووە یا برایەکی مردووە یا باوکی مردووە، جلێکی ڕەش ئەپۆشێت، ئیتر ئەم پیاوە هەرچیەکە کات ئەم ئافرەتە دڵی باش نابێت، دایمەن چاو بە فرمێسکە، زەردەخەنە نەماوە لەم ماڵەیە، چێشتێکی خۆش لەم ماڵەیە نەماوە، یعنی ئەڵێ بڕۆ با بڕۆین بۆ فڵانە شوێن نایە، با بڕۆین جلب بۆ بکڕم نایات، وەرە ئەم جلانە واز لێ بێنە، وازی لێ ناهێنێت، چارەی داوە بە یەکە، یا گریانە، یا خەفەتە، یا بۆڵە، یا سەردانی ماڵی دایکێتی. ئەخە ئەمە 3 مانگ، 4 مانگ، 6 مانگ، 10 مانگ، 2 ساڵ، 3 ساڵ تەق لە جەرگی ئەم پیاواکە، دوایی 2 ڕۆژتر ئەم پیاوە ڕەنگە بیر لەوە بکاتەوە، لێت جیابێتەوە، بیر لەوە بکاتەوە، ئیتر نازت نەداتێ، بیر لەوە بکاتەوە ژنی دووەمت بەسەرابێنێ، ماڵن لێت یەکەچێت. بۆیە وەکوتم دایک مردن یان هەر عەزیزێک کە نزیکتە ئەمرێت بۆ خۆی موسیبەتە، بەڵام ئەبێت بیرش لەوە بکەیتەوە ژیان هیچ کەسێک لە دوای کەس تەرکی دنیا ناکات، نابێت لە دوای دایکت واز لە دنیا بێنی، چاوەکانت کۆرە بکەیت، ئیتر واز لە جلوبەرگی جوان بێنیت، واز لە نازی ماڵ و مناڵت بێنیت، چکە ئەگەر ئەوە بکەیت خۆت باجەکەی دەیت. باشە؟
ڕاست دەکەی مامۆستا وەڵا ئەو شتانەی گۆتت هەمووی وێ ئێستایەک لەوانە بخۆم هەر یعنی خواردن بۆ خواردن دەخۆم بەس هەتا 4 و 5 سبەینێ یعنی خەو نییە مامۆستا خەونی ناخۆش دەبینم دەگریم یعنی شەو ڕۆژی من هەموو بوویتە گریان بەس مامۆستا یەک پرسیارم هەیە دوو پرسیارم هەیە وەڵا مامۆستا یەکەمیان زۆر بە من دەڵێن چار دەورەکەم دەڵێن فاتیحە دۆ مردی ناڕوا ڕاستە فاتیحە ناڕوا خوشکەکەم بۆ دایکت ئەڕوا من لەو ساوە چیتی ئەڵێم ئەولادی ساڵح قورئان بخوێنن سەدەقە بکەن هەر شتێکی خەیر بکەن بۆ دایک و باوک ئەڕات باشە مامۆستا پرسیاری دووەمم ئەگە لە کاتت نەگرم ئەمن 2 ڕۆژ پێش وەفاتی داکەم ناڵم شەڕمانکرد نەئا بەس عادزێکی زۆر بەسیت کەتە بینمان تەلەفۆنی کردەوە 2 دقە دوای ئەوە تەلەفۆنی کردەوە مامۆستا ئەمن هەندێک دڵم لێ شکا سامتم کرد مۆبایلەکەم یعنی دوای ئەوە 2 ڕۆژی پێ نەچوو گوتیان داکە دۆفاتی کردە ساحەت 4 سبەینێ ئەم لەسەر نوێژی سبەینێ بووم مامۆستا هەر لە دڵم ئەوە 4-5 مانگە هەر دەڵم خوایە خەوشتم هیچ نێ دەڵم بڵێ داکەم گردنی ئازا کردبم ئەوەیان داکرد گردنتی ئازا کردووە بەڵام داکرد گردنتی ئازا کردووە بەڵام ئینسان لەو موقیفانەیە ئیتر لە خۆی خۆش نابێت لەو موقیفانەیە بۆی دەرئەکەوێت ئیتر دنیا زۆر تافەهە پێویست ناکات لەسەر هیچ شتێک لەگەڵ عەزیزەکان تا تووڕە بیت زویر بی لە نزیکەکانت لە دایکت لە باوکت لە براکانت چونکە ها ئەو فیراق و دابڕانە ئەو مردنە ئازارێک ئەکاتە دڵتاوە ئیتر بۆ هەتایە لە بیرت نەچێت بەڵام وەکو گردن ئازای دایکت گردنی یعنی مامۆستا ئێستا لەسەر قسەی توی گردنی ئازا کردمە من نازانم طبعا خۆ من لە دڵی دایکان نیم حتما دڵی تۆی عنی چۆن بڵێ گردن تۆی ئازا کردووە چکە هیچ دایکێ باوەڕ ناکەم مەگەڵ ئەولادەکەی زۆر ناساڵح و بەد بێت ئەگینا هەموو دایک و باوکێک گردنی ئەولادەکەی خۆی ئازا ئەکا خۆی گەورە لە دایکت خۆش بی و خوشکەکەم ئەو قسانی کە کردم وەکو ئەڵقەیە بیکە گوێت خوشکی گەورەم بەخێر هاتی سەر